کورای باکوور دەڵێت تاقیکردنەوە ئەتۆمیەکانی ڕاگرتووە پلانی هەیە بنکەناوچەکانی داخات. ئاژانسی هەواڵی فەرمی کۆریای باکوور ڕۆژی شەمە ڕایگەیاند وڵاتەکەی چەکی ناوەکی بەکار ناهێنێت و چەک و تەکنەلۆژیای ناوەکی لە هیچ دۆخێکدا ناگوازێتەوە ئەگەر هەڕەشە و مەترسی ناوەکی دژ بە کۆریای دیموکرات نەبێت. هێزی سەربازی کۆریای باکوور تاقیکردنەوەی موشکی مەودا دوور ڕدەگرێت و لە ڕاگەیاندنەکەدا هاتووە لە ڕۆژی شەمەوە بڕیارەکە جێبەجێ دەکرێت. کۆریای باکوور وتیشی حکوومەت بۆ گۆڕانکاری بۆ سەنگی نیشتیمانی و باشکردنی ئابووری هەنگاو دەنێت. دوای ڕاگەاندنەکە سەرۆک ترامپ لە تویتەردا بڵاوی کردەوە هەواڵی نوێی زۆر باش لە کۆریای باکوور و جیهانەوە هەیە. وتیشی ئەو بە هیوای کۆبوونەوەی لوتکەیە. دواتر ڕۆژی هەینی سەرۆک لە تویتەردا نووسی بووی بەرەو پێشچوون بەدەست هاتووە بۆ هەمووانە. ئەم پێشهاتەیە بەر لە هەفتەیەک لە وادەی بڕیاری ڕابەری کۆریای باکوور کیم جۆنگ ئۆن و سەرۆکی کۆریای باشوور مون جای ئان لە کۆبوونەوەی لوتکەدا یەکتر ببینن و ئامانجی کۆتایی هێنان بە قەیرانی ناوەکی نیمچە دوورگەی کۆریای باکوور. وڵاتە یەکگرتووەکان و کۆریای باکوور پلانیان هەیە کۆبوونەوەی لوتکەی هاوشێوە ببەستن هەرچەندە تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە.